بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێ بە بینەرانی عزیزی فلاشباک لەم قادرمەوە کە هاتمە خوارەوە مێر منداڵێک تەمەنێک بەیانیان بەم قادرمانەوە دەهاتە خوارەوە و ئێوارانیش دەگەڕایەوە ماڵ تا 6 ساڵ لەمەوە پێش بەیانیانێک هاتە خوارەوە لەم قادرمانە و ئیتر نەگەڕایەوە. ئازیزان فلاشباکی ئەم جارم ئەمەوێ بە شوێن پێی ئەو مێر منداڵەدا بەم قادرمانەدا من بچمە سەرەوە بزانم دوای 6 ساڵ شوێن پێکانی هێشتا ماون لەگەڵم وەرن. لميدان بردايتي كبايتخت بيرواية همو يقدن هاواركين خونك المال لقوندايا يستجي من دمانوي بزمانه گفتو گوکین فرميسكي صدياك ستم لچاوي ايوه داروكين يمين بيرا بياوي بيشو ايوان گنجي آزايد واروش ما في خمانا دا كوچي بكين بوجيانكي خوش يمين بيرا بياوي بيشو ايوان گنجي آزايد واروش ما في خمانا دا كوچي بكين بوجيانكي خوش بكين بوجيانكي خوش. دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی عزیز دیارە شوێن پێکانی ڕێژوان لە دوای 6 ساڵ بگرە لە دوای زیاتر لە 10 ساڵ و 15 ساڵ و زیاتریش نەک تەنها لەم ماڵە بەڵکو لەم شارەشدا هەر بمێنێتەوە و بەردەوام بێت. ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی فلاشباک ئەمەوێ بە شوێن پێکانی ڕێژواندا بگەڕێمەوە بزانم ئاساوارەکانی چۆنن. لەم بەرنامەیەدا لەگەڵ خێزانی ڕێژوان بەردەوام دەبم لەگەڵ هەرێکە لە کاک حاجی عەلی و دایکی شەید ڕێژوان. زۆر سپاس بۆ دەرفەتێکە بە منتان بەخشی کاک حاجی. کاک حاجی عەلی لێمە لای جەنابەت شوێن پێکانی ڕێژوان دوای 6 ساڵ هێشتا ماوەتەوە؟ قوربان حقیقەت هەموو ڕۆژێک هەموو ڕۆژ یادی شێ ڕێژوان نەکرێتەوە. شەید ڕێژوان بەڕاستی برینێکە بە ئاسانی لە یاد ناچێت. دوای خۆی ئاساری بۆ بەجێهێشتوونی هەر لە جلوبەرگەکانی هەر لە کتێبەکانی هەر لە تەسبیحەکانی لە زۆر شتی ترەوە. شەید ڕێژوان کەسێ بوو وەکو ڕەفیق و لەگەڵ من نەک وەکو باوکو کوڕ، چونکە باوکو کوڕ زۆر جاری وا هەیە کە بەعزە قسێکی ڕوویان نایە لەگەڵ یەکترا بیکەن، بەس ئەم هەموو شتێکی لەگەڵ من ناوت. خۆشەویستی شەید ڕێژوان لە یاد ناچێ هەتا ئاتای. لە ماڵەوەیەوە چۆن لەگەڵ ئاساوارەکانی شەید ڕێژواندا دەژین؟ بۆ نمونە جلوبەرگەکەی وێنەکانی ئەمانە وای نەکردووە کە هەندێک جار ڕەنگە زیاتر لە بیرکردنەوەیەکی ینی تاڵدابن تا ئەوەندەی کە بتوان ئارامیەک بۆ ناو خێزانەکان بگەڕێنەوە. حقیقەت وایە، بەس ئێمە هەموو ژوورەکان کە بینی ڕسمی شێ ڕۆژوانی پێوە ئازانین شێ ڕۆژوان خۆی حازرە ماوە لە یادمانە. ئاساوارەکانی شەوین جلوبەرگ و پێڵا و تەزبیح و مۆبایل شتەکانیشی هەر ئەزانین شێ ڕۆژوان خۆی مۆجودە و لە خزمەتیان ئێمەش لە خزمەت دەوان. لە یادمان ناچێت نە بە دەقە نە بە سەعات نە بە ڕۆژ و ڕۆژگار هەموو کاتێکە و ڕسمەکانی دیارڵن شێ ڕێژوان لە ماڵە مۆجودە. سەبارەت بۆی کە زۆر جارەگەر کەسێکی خۆشەویستی لە دەست بدات بە تایبەت ئەگەر کەسانێک ببنە هۆکار، بۆ نمونە ئەگەر ئێستا ئەوانەی کە تەقیان لە شەید ڕێژوان کرد بە دادگایی بگەێنرێت ئێوە هیچ ئاسوودا بن لەو ڕۆ؟ حقیقەتە، چکە خوای گەورە فەرمێ من یعتەدی عەلەیکم وەعتەدوا عەلەیهی بمثل ما اعتدى عەلەیکم. ئەوانەی کە زوڵمیان لە ئێمە کردووە ئەگەر سزای خوان وەرگرن جایش کە ئەمە دووبارە نابێت و ئێمەش برینەکانمان ساڕێژەوێ. بەس تەقەکەران و پیا و کوژەکان پلە و پۆست و پایی باشیان پێداون، پارەی باشیان بۆ سەرکن، پلە و پای و منسەبیانە دەنێ. ئەمانە ئێمە نیگەرانەکە، چکە لە وڵاتێکی وەکو ئێمە ئێستا کە بڕین یاسا هەیە نە دەستورێنە نظامێ ئەم حیزب بەسەرشانەش یاسایان پێقوبوونێ دەستوریان پێقوبوونێ بۆی ئەم کارە ساتان ڕوەدا. ئەگەر تەقەکەران تەسیم بە دادگا بگرێ و بە سزای عادلانەی خۆیان بگرێ ئێمەش برینەکانمان ساڕێژە بێ و ئەم هەموو خەفەتەمان بۆ کەمە بێت. کاک حاجی من نمەوێ تۆ لە وتەیەکی کووردا پێم بڵێ لە دەستدانی جگەرگۆشە یانی چی؟ بەتایبەت بۆ ئەوانەی کە لە تۆ تێناگەن، بۆ ئەوانەی کە نایانەوێ تۆ مافی خۆت وەربگریتەوە، مافی خوێنی کوڕەکەت وەربگریتەوە.
بە حەقیقەت لە دەستدانی جگەرگۆشە و باوکو دایک نییە بەڕێزترین کەس لەسەر ئەم زەویە باوکو دایکە بەس ئەولا لە باوکو دایک بەڕێزتر و خۆشەویسترە لە فەوتانی ئەولادێک و کوشتنی مناڵێک بە ناحەق ئەمە گەورەترین تاوانە گەورەترین خیانەتە ئەمە شتێکە لە یادی ئێمە ناچوو هەتا ماویژین هەر سووری لەسەر حەق و مافی خۆمان داوای حەق و مافی خۆمانەگەین بە یاسا لەوە زیاتر ئەو یاسایی ئەم حکوومەتە دەری کردو خۆی پێی قوبوونی و ڕێزی لێ ناگرێت ئەمە بە شێوەیەکی عادلانە یاسانمان پێ قوبووە چیتان کردووە و بەرامبەرەکەتان لە بەرامبەر ڕەنگە سڵحی عشایریە چی کردووە وەڵی خۆتان نەزانن ئێمە لەسەر پارتی ماڵین پارتی حیزبێکە لەو ڕۆژەوەی دروستوە تا ئەم دقەیە یاسای پێ قوبوڵیان دەستوری ناوێ نظامی ناوێ قانونی ناوێ خۆتان نەزان ئەم وڵاتە کارەسادێکی بەسەر هاتووە لە سای پارتی و هیچ دام و دەستگایەک نەماوە ئاش بەتاڵ کراوە بە هەموو دام و دەستگاکان مەکتەب نەماوە پەرلەمان کە مەصدەری هەموو بڕیارێکی ئەم حکوومەتێ پەرلەمان نەماوە وەزیرەکان دەرکراون سەرۆکی پەرلەمان نێراوەتەوە ماڵە کابرایشی دانا و زانا و لێ هاتووی مسەقف و تێگەیشت وەکو دکتۆر یوسف لەناو ئەم گەندەڵانە جێی نابێتەوە جا هەج وڵاتێکیش کە دەستور یاسا و نظامی نەوەکو ئێمەی لێ هاتووە کە ئاوا فەوتاون و ئاش بەتاڵ بە هەموو دام و دەستگاکانی حکوومەت کرا لەم بێ نظامی و بێیاسایی کە خۆت باسەکەی ئێوەتانوێت چۆن مافی خۆتان بە یاسا وەربگرنەوە من وەکو عەرزم کردی ئەو یاسایی کە لەم وڵاتە ناوی هەیە و ڕەنگی نییە و کردداری نییە ئامادەین ئێمە بچینە بەردەم یاسا لەگەڵ تەقەکەرەکانمان لەگەڵ پیاوکوژەکانمان ڕوبەڕووی یەکتر ببینەوە یاسا حەج بڕیارەشی دەرکرد بە شێوەیەکی عادیلانە من پێم قوبوڵە تەقەکەری من تەسلیم بە دادگا بکرێەوە سزای عادیلانی خۆی بگا بۆی جارێک کە ئەمە دووبارە نەبێتەوە خۆی کێشەکە لەوەیە تەقەکەر و پیاکوش تەسلیم بە دادگا ناکرێ بۆی هەر ساڵی جارێک لە قەڵازێ لە سەی سادق لە ڕانێ لە هەموو شوێنێک مناڵی خەڵگە کوژێ و ڕۆڵی خەڵک تیاچی و ئەم حکوومەتە هیچ دەربایزنێ ئەم حکوومەتە لەرزەوەکە دایمە دەستی لەسەر پەلە بکەیت فەنگەکانێتی هەموو کاتێگەوێت دەنگە ناڕازیەکان قبول نەکات لاواز بکە قەڵەمە ئازادیەکان بشکێنێت خەڵکی ژەمەی پێ قبول نییە خەڵکی ژێ بە ئازادی بژی بەس ئەم حکوومەتە من ئیدین و ژینیەکە ئەمە جێ قبول نییە کاتێککە هەواڵی ئەوەی قەڵات زیێتان بیست کە بۆ منە کەسێکی تر بە تەقی هێزانیەکان شەهید دەبێت یا ئەوەی سیسایق کە شەهید بڕیار حەسەن ئێوە چه هەستێکتان هەبوو لێرەوە دەتانزانی یەکسەر سزامی کە سوکارەکەی چۆنە قوربان بڵێ چونکە ئەو قۆناغی ئەوان بۆیان چون ئێمەمان بڕیوە تێگەیشتن ئەمە زۆڵمێکە و ناعەدالەتی و بێ ئینسافیەکە کوشتنی مناڵی حەق بۆ لە پێناویی ئەم حەقەدا ئەم خەڵکە داوای حەقەکە بژی لەوە زیاتر هیچ تێشکێنێ ئەمان من ئیژیانەکەشان لێکن بڕیار حەسەن و قەڵاز ئێمە هەموو کاتێک سەردانیشمان کردن و سەردانیشانەکەین و ڕۆڵەکانی ئەوانش بە ڕۆڵی خۆمانمانزانیوە هیچ فەرقی لێ لەگەڵ ڕۆڵەکانی ئێمە تۆ چۆن ڕێژوانت پەروەردە کرد ڕێژوان بەکرێکاری خوێندکارێ بوو لە قوتابخانەی گۆیژە بوو بەکرێکاری بە فەقیری خۆشی ئیشێ کرد لەگەڵمەوە ڕسمی لەگەڵ ما کرێکاریە کرد مناڵێک بەکرێکاری پایت کەیت و حکومت بەبی کەسی بە کلاشینکۆ بیکوژێ ئەتر خائین لەمە زیاترمە چییە لە هیچ وڵاتێکی سەر ئەم زەویە مناڵێکی تەمەەن 12 ساڵ ناکوژرێت ئەم مناڵە تاوانی چی بوو گەندەڵی زانی چاکسازی زانی چ جۆرە چەکی پێ بکاتە سەرتان ئەخر یعنی لقی چواری پارتی شکانی چەندە بە قەشوشەیەک بە قوربانی ئەزانێ بۆ خۆی ئەی کوشتنی مناڵێکی تەمەەن 12 ساڵ سەرشۆڕی و نامەردوی ناپیاوی نەبوو بۆ ئێوە ئەمە لە چ وڵاتێکا جێ ئەبێتەوە لە وڵاتێکی دواکەوت و فاشلی دۆڕایوەکو حکوومەتی کوردیانە بێت ئێستا لە لای ئێوە کێ زۆربوونی ڕێژوانەدات کاکە ڕێکارمان هەیە کوڕی دووهەممانە ئەرحەملا هەموو شکۆڵ شێوەیەکی لە ڕێژوانە چی ئەڵێ سێوەکن کراون بە دووکەتەوە کە ئەی بینی و سەی دەکەن دڵمان پێی فەریع بێتەوە و یعنی برینەکانمان کەمێک ساڕێژە لە قوتابخانەکە لەو قوتابخانی کە ڕێژوان دەرزی دەخوێنند هاوڕێکانی ئێستش شوێن پێکانی ڕێژوان لەوێ هەرما هاوڕێکانی ئێستا سەردانمانەکەن تەلەفۆنمان بۆکەن من خۆمەچم بۆ لای بەڕێوبەرەکانیان ئەچم بۆ لای مامۆستاکانیان مووقیفی مامۆستایی ئافرەتان و پیاوان زۆر مووقیفێکی جوانە هەموو کاتێک شانازی بۆکەن سا من مامۆسای بین مەڵێ ڕێژوان تەلەبەیە بوو زۆر بە ئەدەب و بە ئەخلاق و خاوەنی قیەم بوو خاوەنی ڕێز و حرمەت بوو لەو پۆلادا ئەنیشت ئەو بلۆشە کردانەوە هیچ دەنگ و ڕەنگێکی نەبوو ئەگەر پرسیارمان لێکردە
مامۆستاکان و خوێن کارەکان و بەڕێوەبەرەکانیشان شانازیان پێوەکە من سپاسی بەلایشانەکەم. زۆر جار دەوترێ بۆ نمونامانی کە هاتنە سەر بارگای ئەم لایەنە سیاسیە ڕەنگە بە فیتی سیاسی بێ ڕێژوان ئەوەندە تێکەڵی سیاست بوو کە بە فیتی بۆ نمونە سیاسی بچێتە بەردەم بارگای حزبێک. شەید ڕێژوان مڵکی هیچ حیزبێک نەبووە و مڵکی کەسیش نیە تا ئەم دەقێ تەنها کوڕی من بووە. شەید ڕێژوان نە حیزبی بوو نە گەندەڵی زانی نە چاکسازی زانی مناڕێک بوو تێکەڵا بۆ کۆڕ و کۆمەڵە بوو ئەو جوابەکەی ئەو کە بە بیکەیسی و کلاشینکۆف تەقیان لێکردن شەید ڕێژوانان شەید کرد و 6 گەنجولای ئەم شارەشیان تێقەڵوعام کرد. ئەم دەسەڵاتە شانازیشەکە بەم بیکارەی کە کردوێتی ئامادە نییە تەقەکەرەکانیشی تەسلیم بەدادگا بکە بەڵێ پلە و پۆست و پایی چاشیشی پێبەخشیون. ئەمە مای شەرمەزاری بوو ئەم دەسەڵاتە بوو ئەم کار و کردداری لەگەڵ ئەم میلەتایکان لەگەڵ ئەم شارە من ئەڵێم بەلقی چوار لە مجاڵم تۆ ئێوە چۆن ڕووتانێت لەم شارە هەڵسوکەوتکەن کە 6 گەنجدان قەتڵ و عام کرد حیزبی بەعەز لە 68 لەسەر حکوم بشتیوای بەم شارە نەکرد و نایکرد. زۆر باشە دێمەوە لات لەسەرەوەی کە بزانم لەکوێ بەلقی چوارت واوتەوە بەس دەسمە لایگیان ببوورە کە زانم ڕەنگە زامەکانت جارێکتر بکولێنمەوە بەڵام ئەمەوێ باسیەوەم بۆ بکەیت چۆن هەواڵی شەهید بوونی ڕێژوانت بیست لەکوێ بووی چۆن بیستت و بڕوات دەکرد کە بەڕاستی شەید ڕێژوان بەدەقی زەمێکان شەید بووێت لە ماڵەوە بۆ مشتم پاکردەوە ئەو زاوامانە هاوکتیەوە ڕێژوانە ماڵەوتم نەواڵە ئێستا چۆتە دەرەوە لەگەڵ خوشکێ وەرەقانستی ساقکا بۆ مەکتەبی ڕێژین وڵای توکتی دەباشە تۆ چۆرجۆتمەوە چێ کا کاڕە دنیا چۆنەخە گەڕک قەڵەباڵق و من لە ژوورەوە بووم پانکشتم پاکردەوە پەڕۆشتمە سابوو کەچوکتی دەباشە چۆرجۆتم دەباشە لە ناو بازاڕۆ نەڕۆی لەم لاوڕکا کاڕێت چێوتی وەڵال مزاهارە ئێ ڕێژوان بۆ کوێ مشتم وڵات چۆ تا دارۆغە ئستی هاتۆ تێتم تا لای ڕفیقانم ئێتە من سوزانم ڕۆیە گەڕک هەمی زانوی بە منیان نەکوتبوو گەڕک دێوە ڕۆی مشتم کاکاڕێجان لەم لاوەڕۆ لەسەرەوە بڕۆ نەچیتەوە ناو بازار ئەو هاتوو بە من بڵێ کە منی بینی هاتمە دەرە بە پێخاوست تی شتێکی واتوی بە منی نەکت بوو بە منی نەبوو تێوەڵە ئەو ڕۆی دوایی نازانم بەخوا تەلەفۆنێکاو ئەو کچەماکە لەگەڵی چوو بوو وەرەقانستی ساقتە ئەو تی دایکە وەڵاڵێ ڕێژوان برینارە تە کێشان بە خۆما لەات و خۆشم نەما دوای گەڕکاو کەوتی وەڵاوانیە و ئەمەیە و بەخوا برینار و نازم چۆتە دا مزاهرەوە ئستا لەم ناوا بم بکوێ گەشتە بازار ئەیتە بەخواوە چوونەکە ڕێژوان بوو کە بەخۆتە هاتیتەوە پیانوتی کە دوای من هە بڕوان نەکرد بڕوان نەکەوتم ڕێژوانەوە ناڕوە ئێستا لەم ناوا بوو لەگەڵ ڕێژین چۆ وەرەقەی ساقکا لە دارۆغا بە چوار ڕۆی تی کاکاوڕێکە بیست بووی هاتوو پێم بڵێت مش ئیتی وەڵا کاکاوڕێت چیەوتی وڵات تەقەیە لە بازار ڕێژوان کوە مشتم وەڵا ڕێژوە ئێستا لەم ناوا بوو تندە تۆ لەو ناوا نەڕۆی هە دڵم نەوێ بوو تی دوایە خۆش بە خۆم نەما بورامەوە تی دوای گەڕەکی زانبیان ئەو ڕەفیقانی لەگەڵ بخۆ ئەو ڕەفیقانیم کوڕانە ئەمان چوونە ناو باخی گشتیەوە تەوان پیان نەکوتبم وەڵا زۆر باشە کە دوایی تۆ بە شەید کراوی ڕێژوانت بینی باڵێ ڕۆڵات چوو بۆ مزگەوت ئەو برامەی هێشت یاکەونە خوارە بێ بچم بیبینە ئەتی چوو مەڵا ئەمەیان بەستە بوو ئادەم چاوی نورانی جوان نەربووشە لە هیچ تێک نەچوو بوو تا بڕوام نەکە دوای دام بەخوا با لی بینێ ئەمە بڕوان ناکە قەت زۆرم لالایەن ماچ کرد وەڵا سەبەب کارەکەی بە کۆی زوو قاڵێ ئێستا لەگەڵ شوێن پێکانی ڕێژوانە هەردەژیت خوای تر بە کولەمەجی نەوەڵا ئێستا جمعەکەی تر ساز و سەرما بنە ڕۆشتم بۆ سەقە بدان ئەم تێر بەڕۆ بەخوا دوێژی عەسرم کرد و وەردە وردە ڕۆشتم تخوا گای لەوێش شتێک لای خوا هاتووە چوو هەر ئێستاحەتم بکە سەر بە بوو شوێتەکە دوایی بچی بکەم لێرە خۆ هاتوو ڕووی لە جادەکەشە لێ بووم و دەستکەمە و هاتمەوە دواوە بەر وەڵا وەڵا ئێستا ئێوە ژوانی براکە بە کوڕێژوانە بە کوڕێکانجان ئێستا قاچم لە دەزاوە لەعان ئەوە ڕۆشتوم و هاتوومەتەوە بەخوا هیچیش نابەستمەوە سەبەب کارەکەی بە کۆی زوو خاڵ ئەخوا ینی هەموو جمعەیەکی ئێستاش هەر وەڵا جاری واب ئەو ساسێشتمان ژە ڕۆشم دوایینەوە ڕوان هیچیش نابەستمەوە بەخوا تا بڵێ بە حورمەت بوو فەقیر بوو نوێشکەر بوو بەخوا لە ڕۆژەکە ڕەمەزان ماوەتەوە لە مزگەوت ئەم گۆڕۆڵە جاوەرە کوڕێکی جای سێنەی کەمەی کەی بیکەم ئەوە بەعەدە بوو هیچ ئەتوارێکی خراپی نەبوو قەت بۆ تازەش پێگەی بەخوا
تۆ هیچ قسەیەکت لەو ڕۆ کردووە کە بۆ منە داواکاری بەیان ئەوەیە کە بۆ منە بە کاک حاجی هاوسەرت بڵی نابێمە سوڵحی عشاری لەسەر ڕێژوان بکەین دەبێت بە پێی یاسا مافی خۆمان وەرگرینەوە وڵی کەم ئیتە بڵێم چی وڵی باوکیشی خۆ هەڵێ نایکەمە خۆ هزار جاراتم بەخوامان لێ نەیە بەس ئێمە هەراڵی توانە نەمان کرد بەس حەقی خۆمان چییە ئەوە شتێکی ترە عەدالەت بڕات وایە ئەم عەدالەتە نیشە کە نییە کو عەدالەتشو هەیە وەڵا لای حکومەتی ئەم حکومەتە کوردی هەیە وڵای هیچ ڕازی نیم لە هیچ لایەکیان نە لە تەنانەت گۆڕانیش هیچ قەنابەر پرسیارکان چیان بۆ ئێمە کردووە تا ئەوە 6 دانە ساڵ ئێمە هەیە ئەبەن و قەیناکە چیان بۆ کردوین کوڕی ئێمە تیاچوو بە هیچی خۆڕایی بەخوا نە حیزبایەتی بوو نە هیچ بوو لە هیچیان نەبوو ئیتر وەک شتی هەڵخە لەگەم ناوەڵەتکەی ڕۆی دەنا هیچ نین بەخوا باوکی بەکرێکاری بەخێری کردووە ئاوەتە خۆی ڕسمی هەیە کە لەگەڵی ڕۆیوە چەند جار ئیشی لەگەڵ کردو هاوینان و توت من با تێکەڵی مناڵی خراپ نەبێت هیچ غەڵەت و هینێکی نەبوو هیچ کاتێ بەس کوڕی ئێمە فەوتا و تەواو ئێمەش چەند ساڵە خەم و خەفە دەخۆین و زوو خاوخۆین باوکیەوە تا بەخوا بە هەمووی عیلاجە خۆین خوا ڕۆژەی زەختەکەم نەخۆم زەختمە فڕێکە بێ هەر ناوێرم بیرکەمەوە یاری وایە ئێوەش کەس و کار بەخوا بڵێم سەر دوسە ڕۆژ ناوێرم ئەڵمە چمە حمامە خنچیم زۆر باشە داگەن باس لەوە کرد کە ئێوە ئێستش هەمووتان ڕەنگە بەهۆی ئاسەوارەکانی ڕێژوانەوە بەهۆی دیارنەمانی ڕێژوان لە ناو خێزانەکەتانە ڕەنگە هەر بە جۆرە تووشین هەندێک نەخۆشی بوو بن ئایا بڕوات وایە بە وەرگرتنەوەی مافەکانی خۆتان گرچی ڕێژوان ناگەڕێتەوە ئێوە ئاسوودا بن هیچ کەمێک ئەگە کەمێک باس لەوە کرد کە ئێستا هەمووتان بۆن من عیلاج بەکاردێنن لەبەرەوەی کە لە دوای شەید بوونی ڕێژوان تووشی سەدمە بوون ئەگەر بە پێی یاسا مافی خۆتان وەربگرنەوە بۆ شێوازە عەدالەتی کە تۆ چاوەڕێیەکەی بەڵام لە هەرێمی کوردستانە چاوەڕوانیەکانت نییە هیچ ئاسوودا بن کەمێک وا خەمەکە هەر هەیە هەتامان هەر لە بیرمان ناچێت قەت چونکە ئەوە بەسەر ئەو چواکتم بووە ئەوم بوو ئەمجا ڕێژوان هەرەوەڵا ئەمجا خوا ڕێژوان یاوینێتێ هەر زۆر نازاریش بوو هەرەوەڵا ئەمجا کاتی نەبوونیش بۆ کاتە گرانی و شتکەم بوو هەرەوەڵای ئێستا و دوودشەمەیە جا یەکیان لە باوکیان گەورەتەی سەفەقی لە نەخۆشیە خوا شیفای بە ئەویان چوو بە قاتێکی بۆ کڕی بوو خوا باقڵ نازم 50 بۆ چەند بوو بۆی پیا بۆ کاتی گرانیە استێش هەر هەڵم گرت بوو یعنی ڕێژوان تاقانە بوو هەرەوەڵا تۆ ئەگەر قسەیەکم بۆ بکەی بۆ هەموو بەرپرسەکانی هەرێمی کوردستان لێرەوە پێیان بڵێ لە دەستدانی جگەرگۆشەیە کە تاقانەش بەیانی چی خۆ بجاریانم بەخوا کە نوێژەکەمەڵم ئەگەر جەرجی خۆیان سووتایە بە زیامە چوارۆکو ئێمە هاتەوە هەرەوەڵا ئەی چۆ چیان پێڵی لێرەوە لەوەی کە جەرگسووتان ینی چی هەر یعنی هیچ هینێک لە دڵتان نیە ڕووناکێ مەگەری خوا ڕەحمێکی خوا مەگە لە هەموو کاتێ بیری خوا و هەبێ ئیشەڵا بیرمانە چقەت گەنانەوەڵا هەو خەفەت هەتا ڕۆژی دادیاڵە هەر لە دڵتایە ئەو ڕێژوانی خۆ لە بیرمان نەچۆتەوە بەخوا قەت لە یادی ناکەین قەت وڵا تا ئەو ڕۆژێ برم مەگە بڵێمە هینی ئەو لە دڵمایە چونکە دڵی بەدنا زۆر خۆش بوو حەزی لە جلی جوان بوو حەزی لە کڵاژ و بەس بەخوا باوکی بۆ یەکرد هەموو شتێکی بۆ کرد هە بە دوو ڕۆژارێ 5,000 بۆ داناسە کتێبەکانی ئەیوبا بێ پارە نەبێ کچەکان بەعادە بوون کچەکان بەس ئەوە چێتە دەرەوە قەینەبا لە باخەڵیا بێ هەچەند خۆشیش یەکرد لەگەڵ باوکی هەرەوەڵا کاک حاجی باس لەوە کرد کە بەلقی چوارم وتووە چیت پێوتوە لەکوێ پێت وتووە ئەوان هاتوون بۆ لای تۆ سەردانت کردوون لەکوێم قسانت بۆ کردوون قوربان لە 20 وەجبە زیاتر بەرپرسانی لقی چوار و پارتی و باڵین مەکتەب سیاسی پارتی سەردانی منیان کردووە من 2 ساڵەمەوە بەر لە چالاکی لاوان و گەشە پێدان بووم ئەو کابرایکی لێوپیان و کاک عەبدولواحید ئێستا وازە وتەبێژی ئەوسا وتەبێژی عەبدولوهاب وتەبێژی مەکتەب سیاسی پارتی و ئێستا ئەندام پەرلەمانە لە بەغا لە کۆڕێکا بووین خواڵ ناگری ئەو مەوقیف و پیاوەتی خۆی نواند بەس ئەو قسانە برینەکانی مەسا ڕێژ ناکات من پێم وتم کاک عەبدولوهاب ئێوە ئامادەن تەقەکەرەکانتان تەسلیم بە دادگا بکەن وەکو پێویست جوابی نەبوو دووهەم پێم وتم شکاندی چەند تەبەقە شوشەیەکی ئێوە یان چەند بەردێک بگرنە بارەگاکەتان بۆ ئێوە قوربانی بوو شەیدکردنی شەید ڕێزوان و 60 گەنجولای ئەم شارە
ماوەی نامردی و ناپیاوی نەبوو بۆ ئێوە مای سەرشۆڕی نەبوو بۆ ئێوە لە شارێکا کە ئەژین ئێوە مێمە کوڕی ئەم وڵاتین و ئێوەش کوڕی هەر ئەم وڵاتە و کەس کارێکن ئەم فەزاعەتان بەسەر ئەم میلتان ئەم قەتڵ و عامەتان کرد وتی ئەوەی کە ڕوویدا تازە لە دەسەڵاتی منان و میش ئاگانەوە و بێگە ئاگا بووم خۆ ئەویشی چی بەدەست نییە بەس کابراایەکە وەکوتە بێش قساکا و بەس مەوقیفی هەر باش بوو مەوقیفی پیاوانە بوو خۆی قسەیەکی هەبووی و ئەو کەسەی کە لە دوورە و ڕقی لە منەوە ئەگەر لە نزیکەوە بمناسێ من مەوقیفم وانەیە ڕاستیشی کرد مەوقیفەکەی پیاوانە بوو باس لەو کرد 20 جار ئەوان هاتوونەتە لات زیاتگاتە ئەندا مەکتەبی سیاسی زیاتر بۆ نمونە دوجار کەی بووە و هەوڵەکانیان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی هاتن بۆ ماڵی خۆت چۆنی بووەوە چیان وتووە کە تۆ ڕازی بکەن بۆی کە سڵح بکەی لەگەڵیانە دوجار تقریبن لە مانگی 12 بوو 2016 نوێنەری کاک ئەدهەم بەرزانی سەردانی کردوین هاتوین بۆ لامان داواکاریەکەی ئەوان وتوانم بزان کاک حاجی چی داوا ئەکا ئەڵێ چی و بەرداوایی چی ئەکا بۆمان خات سەر کاغزوی خێنە سەر چاومن ئێمە ئامادەین ئەو پیا و هەج داواکاریشیە بۆی دەربڕین من وەکو عەرزم کردی سەروەت و سامان و دینار و دۆلار برینی ئێمە ساڕێژ ناکە ینی ئەوان چیان خستوەتە بەردەمت ئەوەی ئەوانێڵێنەوەی چاون نیدی و ئەقلە نەیبڕیوە ئێمە ئامادەین ئیتر لە دروستکردنی مەکتەب مزگەوت خەستەخانە پێداویستی خۆتان ژیان مەسرەف خانە نشینی بۆ خۆت بۆ کوڕەکەت ئەمانە وەکو ئیشی ڕۆژانە وتمان ئەمانە برینەکانی ئێمە ساڕێژ ناکات خەمەکانمان کەم ناکاتەوە بە یاسا هەچێگەکەن ئێمە یاسامان پێقووڵم ئەوان ئامادەشن لە زمانی کاکبەر هەمە کە تەقەکەرەکانیان لە هەولێر تەستیم بە دادگا بکەن بەس ئێمە قوبوڵمان نەکرد ئێمە چەند پارێزەرێکی زۆرمان هەیە ڕاوێژکارمان پێگوتیان ئەوی دۆسەی لە سلەیمانی بۆ هەولێر نەقڵ ناکرێت ئەبێ لە سلەیمانی تەستیم بە دادگا بکرێن ئەوانیش هاتوون ئەڵێن بەعنی بە کوردی و کوردی ئێمە ناچینە بەردەم دادگا و تەقەکەریش تەسلیم ناکەین ئەمەیان ینی بەو ئاسانیە پێوتون بەو ناسانە بەڵێ شەرم لە کەس ناکەین هەچی حەقیقەت و واقعەتە وتومانە وانی ژێڵێن ئەوان ئەڵێن ئێمە ناشنە بەردەمی یاسایتر کەیف ئەمە لە چه ئاستێکان بە ئێوەیان وتو ئاستی مەکتەبی سیاسی نوێنەرەکانیان بۆ نمونە کێ بوو ئەم ئەوە پیاوێک بوو حەز ناکەم ناوی بێم نوێنەری کاگنێچیر بوو 3 جار نردوێتی بۆ لام کە کاگنێچیت پێی وتووە من ئەمێ بە خزمەت حاجی عەلی بگەم یەت بۆ لام یان بچم بۆ لای من عەرزم کردووە پێویست ناکا ببینم جوابی من ئەو ئەی لە سەروی بۆ نمونە خودی جێگیری سەرۆکی پارتی یا سەرۆکی حکوومەتەوە خودی سەرۆکی پارتی چی هیچی کەسێکی نردوێتە لات جێگیری سەرۆکی پارتی هەر کاگنێچیر نییە خودی سەرۆکی پارتی چی هەر کاگنێچیر نییە عەرز دەکەم کاک مەسعود بارزانی سەرۆکی کاک مەسعود بەرزانی سەفەرێکیان بە مامۆسایشی بەڕێزی ئاینیە جوابی بۆ من ناردبوو سەفەرێکیان هەر کاک ئەدهەم بەرزانی خۆی ئاگاداری کردمەوە بە ڕێوبەری گشتی ئاسایشی هەولێر ئاگاداری کردمەوە تی جەنابی کاک مەسعودەوە بتبینێ خۆت و خانەوادت و براکان بێن بۆ پیرمام ئێمەش بە حەقیقەت ڕەتمان کردەوە بەڵێ خودی کاک مەسعودی جوای بۆ نادوو من نەچوو ئەوان وتویانە کە ئەو سەردانت بکات تۆ ڕازیت ئەویش عەرزیان کردم 2-3 جار فەرمیان وتیان ئەگەرە دوێ کاک مەسعود بنێرین بۆ ماڵتان با بێ سەردانتان بکە تم پێویست بەو عەزیەتە ناکە قەی ناکە ئەو لە ماڵی خۆی من لە ماڵی خۆ واتە تۆ تەنها بە یاسایەک ڕازیەبی کە مافەکەی خۆت وەربگریتەوە ئەو یاسایی کە ئەوانی ئەتیباری بۆ دانیان ڕێزی لێ ناگرن و پیان قوبوڵ نییە من بە شێوەیەکی عادیلانە پێم قوبڵە حەچی بە یاسا پێوە بکرێت من پێم قوبڵ بەس یاسایشی عادیلانە بێت دوور لە باڵای دەستی حیزبی بێ دادوەر بە ئارەزوی خۆی نا بە حاکم ئەم حاکمە بە قانون بە یاسا چ بڕیارێکەدا من پێم قوبڵ زۆر باشە کاک حاجی تۆ لە دوای شەیدکردنی ڕێژوان چوویتەوە شوێنەکەی چەندها جار چووم ڕاپۆرتم کردووە قسەم کردووە قسەی خۆمم دەربڕیوە تم ئەم شوێنی شەیدکردنی شێد ڕێژوانە 6 ساڵ لەمەوبەر بە دەستی تەقەکەرەکان و پیاوکوژەکانی لقی چواری پارتی بە ئەمری دەسەڵاتێکی زاڵمی زۆرداری سیستەم کاری بێعار ئەم دەسەڵاتە ئامادە نیە تەقەکەرەکانیشی تەستیم بە دادگا بکە بەڵەو شانازیشان پێوە دەکات منیش ئەڵێم ئەلەیسە الله بیحکەم الحاکمین ئایا دەسەڵاتی خوا لە هەموو دەسەڵاتێ بەهێزتر و تواناتر و چاکتر نییە بە پشتیوانی خوا یار و یاوەرمان بێ ڕاپێکی دادگاتان نەکەین و بە حەق و مافی خۆتانەکەن کاک حاجی ئاسایی ئێستا گەر بڵێم 2 بە 2 بچین شوێنێکی
ئەو شوێنی کە ڕێژوان تیا شەید کرابی بینی زۆر ئاتیاردی چوشم پاریش چوم ئەمەوێسە پێکەوە بڕۆین بەسەر سپاس چاوت خۆش بێ بینەرانی عزیز ناوەڕێکی کورد لەو شوێنی پێتان دەگەمەوە کە شەید ڕێژوان لە هەفتەی شوباتی ساڵی 2011دا شەهید کرا لەگەڵم بمێننەوە لە مەیدانی بوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە کۆندایە ئێستا ژێمەین دەمانەوێت بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش بکەین بۆ ژیانێکی بوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەکدەن هاوارەکەین خەونەکانمان لە کۆندایە پێشەوەی کە پرسیارەکەت لێ بکەم ئەمەوێ لەم ڤیدیۆیەدا هەندێک وێنە هەیە پیشانت دەمزان تۆ شوێن شتەکانی دەناسیتەوە شوێنەکەی ئێرا بوو سا دوکان و تێکراوە لەسەر ئەم ڤیدیۆیە ئەمەوە قسە بکەین شوێنەکەم دوکانە کۆنانە بوو لێرە سا دوکانەکان نەماوە ئەم وێنە ئێستامە دێتەوە بەر چاوت بەڵێ ئەمە دەناسیتەوە لە پشتیم سەبەوە کە بەڵێ بەڵێ ناسیمەتەوە بلووسێکی سپی لە بەرای بەڵێ کێیە شەید ڕێژوانەمە کەی تۆ ئەم وێنانت بینیەوە دوای حادیسەکە کە ڕووی دابینیەوە دوایشەم بەڵێ دوایە مە باس لەوە کرد هاتوویتەوە ئێرە ئێستا کە دەیتەوە ئێرە چیت بیرەکەوێتەوە ئەزانی ئەم شوێنە دەقیق کوێیە بەڵێ ئەم شوێنە بزەبە ئێرەیە بەس کۆنە دوکانەکان نەماوە ساگرا من بازاڕە تاسێ شوێنی شەید ڕێژوان بەڵێ شوێنی شێڕژان ئێرە ئەلێرا کەوتن لەو بەرە بەڵێم بەرە لەو بەرە لەو بەرە شەید لەو بەرەوە دوجار دوای ئەمە گەێنرای کوێەوە تۆ چۆن زانیت کە شەهید بووە لەکوێ تەرمەکەتان وەرگرتەوە تەلەفۆنیان بۆ کردم بە حەقیقەت وتیان شەید تۆ باوکی شەید ڕێژوانی وتیان باوکی ڕێژوانی وتم بەڵێ وتی کوڕەکە شەید کردووە وەرە بۆ خەسخانە وتم لەکوێ شەیگاوجان لەبەردەم لە قیچواری پارتی میچوم بۆ خەسخانەی جامیعەکە لێ یەک دوو برادەر هاتن بە دەنگمە وتیان کاکە فەرموو کاک حاجی وتم شتێکی ئاوا وتیان بڕۆ بۆ تەواریەکە کە تەواریەکە نادیان بۆ تۆ عادلەکە لێ چوم جەنازەکەی شەید ڕێژوانم وەرگرتەوە هەر ئەو شەوە تەسلیم بە خاکم کرد بۆی وەزعەکە تۆزە هێمن کەم و ئاڵۆزی و گەژی دروست نەبێتەوە زۆر باشە بوتیانە و کاتە ویستویانە بۆ نمونە تەرمەکەی شەید ڕێژوان بگەڕێن بەناو خۆپشان بەڵێ وابوو کە لە توب عادلەکە بوو خەڵکێکی یەجگار زۆر هات وتیان کاکە و جەنازەیەمان بە لەگەڵ خۆمانەوی و بازان مەسیرەی پێگون خۆپیشانان بێگون تم براکەم با هەر من جەرگم سووتێ با هەر من کوڕەکەم تیا بچێت کوڕی کەسی کە تیانەچێت با ئێمە نەبین بە فیتنە بۆ ئەم خەڵکە بۆ نام شاری سلێمانی وایە گەربیان هێنا باە کەسی تریش دەفروژرای قوربان بە حەقیقەت وا بۆ بیانە خەڵک مەسیرە بێگراتەکە دووز با ڕۆڵەی خەڵکی کەس تیاچوو بەس من وتم با خوێنی شەید ڕێژوان ئەوێنی ئاشتی براوی تەبایی بێم کێشەی لێ نەکردەوە سە لە هەرێمی کوردستانە ئەم 200 مەترە لێرە هیچ بیرەوەریەکی چۆنی هەیە بۆ تۆ بیرەوەریەکی ئەوەی هەیە بیرەوەیکی با بڵێن ناخۆش و دڵتەزێن و ناڕەحەت و برینێکی قوڵ کە ئالێرا و مناڵێکی بێتاوانی مناڵێکی نەباڵقی مناڵێکی کەم عەقڵیان لێرا شەهید کرد و بەیچی خۆڕایی و تاوانێکیان بۆ خۆیان دروست کرد و جەدی ئێمەشیان سووتان من ئەڵێم 6 ساڵ لەمەوە پێش لە خۆپیشاندانێکە لەم شوێنەدا شەید ڕێژوان شەید کرا و 6 گەنج و لای ئەم شارەشیان تیا قەڵ و عام کرد مای سەرشۆڕی و شەرمەزاریە بە ئەمری دەسەڵاتێکی تاوانباری زاڵمی زۆرداری بێعار کە تا ئێستا ئامادە نیە تەقەکەرەکانی تەسلیم بە دادگا بکە شانازیشیان پێوە دەگا پلە و پۆست و پای چاکیشیان پێ بەخشیون لە خزمەتان فەرموو ژێمەین دەمانەوێت بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش
ئێمەین پیرە پیاوی پێش و ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچی بکەین بۆ ژیانێکی خۆش بکەین بۆ ژیانێکی خۆش لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەک تەنها وارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەک تەنها وارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە دووبارە سڵاوتان لێ بێ بینێرانی عزیز ئێستا لەسەر گڵکۆی شەید ڕێژوانین لەگەڵ دایک و باوکی شەید ڕێژوان ڕەنگە ئەم گڵکۆیی شەید ڕێژوان ئێستا تاکە شوێنپێیەکی گەورە بێت کە ماوەتەوە بۆ ئەم دایک و باوکە ئەو شوێنپێیی کە بە درێژایی تەمەنی ئەمانە دەمێنێتەوە و هیچ یاسا و ڕێسایەک ناتوانێت ئەم شوێن پێ بستڕێتەوە ئەمێ بزانم ئەم دایک و باوکە لەم 6 ساڵەیە چۆن لەگەڵ ئەم شوێن پێەیە مامەڵەیان کردووە کاک حاجی ببوورە کە دووبارە ڕەنگە زامەکانتان یا برینەکانتان بکولێنەوە چۆن مامەڵە لەگەڵ گڵکۆی شەید ڕێژوان دەکەنەوە قوربان بە حەقیقەت و واقعەت ئەمە گۆڕی شەید ڕێژوانە کە لە حەڤەی 2011 شەید کرا لە بەردەم لقی چواری پارتی شەید ڕێژوان ئەمە شوێنەکەیەتی تر ئێمە ماوەی 6 ساڵە ئەمە هاتوچۆی ئێمێ وەکو چۆن بڵین پەشبیانێ پاسێک لە خەتێکە ئیژەکە ئەمە خەتی ئێمێ هەموو ڕۆژی جومعەیەک ئێمە لێرین ئەگەر کەوتە کاتی گەرما و ناڕەحەتی و باڵێن درە بۆی درەخدا ئاودانی ئەم درەختانەوە هەفتەی 2 جار دین دووشەمبان یان سێشەمان جومعانیش بە هەموو تاکیدێت هەموو جومعە ئەمە شوێنی ئێمە کەینە سەر گۆڕی شەید ڕێژواندا ئەنیشین و یعنی وا ئەزانین کاتی ژیانی ئەو کاتێتی لەگەڵ یاکە دانیشتوین دوعای خێری بۆکەن ئینشەڵڵا مناڵە مناڵێکی شەهیدە و لە قیامەتە ڕووناکیەک بێ بۆ ئێمە بێ بە زەخیرێکمان و کە هینە ئێرە تۆزە برینەکانمان ساڕێژە بێ خەمەکانمان کەم ئەبێتەوە ئەو بێتاقەتی هەمانە لێمان دەرئەچێ و کەم ئەبێتەوە ئەمە هاتوچۆی ئێمە لەم سەر ڕێگام قەبرێمە 6 ساڵێن وەچی لەگەڵ دروستکردنی گڵکۆکەیدا ئەم درەختەشان لێرە ناوەم نەمامە قوربان وەختی خۆی تو یەکم 34 جار درەختی کەم ناژ وشکە بوو لەبەرەوەی شوێنەکەی شاخاویە و بەردە تو یەکم ناژە وشک بوو ئەمە 3 ساڵ ئەم دارە ڕەشەم ناشتۆ لێرە هەفتەی 2 جار من بە درێژایی هاوین و بەهار هاتوون ئەم درەختەم ئاودا یعنی ئێستامە تەمەنی لەگەڵ بەجێشتنی ڕێژوان کەمترم بەڵێ ئەمە تەمەنی 3 ساڵە شەید ڕێژوان 6 ساڵ زۆر باشە کاک حاجی شەید ڕێژوان کە زۆر جار بێتاقەتی بکەی لە ماوەیەم 6 ساڵەدا کەی بووە کاتەکەی کە زۆرترین کات لە جیاواز لە کاتەکانی تر بێتاقەتیت کردی بێت لە شوێنێکی تایبەت بوو بیت هاتووی بۆ سەر گڵکۆکەی بۆی کە بێتاقەتەکەی خۆت دەرکەی بە حەقیقەت وەکو عەرزم کردی بە زۆری دووشەمان و سێشەمان من دێم بۆ ئێرە هەموو پاژنی وەڕۆیەک لە دوای نوێژی عەسرەوە ئەمە شوێنی منە ڕۆژێکیش بێتاقەت میان بۆ خۆم لێرا دانیش ڕۆژێک کە بێتاقەت بم ئیشم نەبێ یەم بۆ خۆمە ئالێرا دانیشم و خەمەکانم تۆزێکم بە باو تۆزە ئیسراحەت بەدڵی خۆمە دەم و ئالێرا پاڵە دەمەوە تا ئێوارە چی بکەین بڵێن چی شکرین بە قەدەری خوا کاتێ دیت ئێرە چی ڕاز و نیازێک لەگەڵ ڕێژوان ناکەیت باسی یادەوەریەکانی کۆنمانەکەین کە لەگەڵ ما ئیشیە کرد لەگەڵ ما هابۆ بازار
بۆ هەچ کۆڕ و کۆمەڵ و شوێنێک بچوومایە بۆ شەکرا خواردنێ بچوومای لەگەڵ خۆمان برد بە تایبەتی لە کاتی ئیشکردنە باسی ئەو کاتاناک بە تایبەتی کە کاتی ئیشکردن لە قوتابخانە هاتەوە ڕێک تەکسیەکی ئەگەر ئاها بۆ لای من بۆ سەر ئیشەکە یارمەتیەکی ئەم ئیشە وردەکاریشی بۆ کردم ئەگەر کاتی مەکتەبیش نەبووە ئەوە هەر وەکو شاگردێک لە بەردەستی خۆما ئیشێ کرد و ڕۆژانە شتێ پارەم بۆ دانا هەر دڵی پێی خۆش کام لە بیرەوەریەکانی شەید ڕێژوان بیرەوەری خۆشەکانی زۆر لەگەڵ تا بیری لەکەیتەوە لە ڕابردوودا کە لەگەڵ تا نابوو هیچە لە بیرەوە خۆشەکانی ئەخیر ساڵی با بڵێن لە دەشەی ڕەمەزانە لە مزگەوت بووین پاقلاوە و ئاو شتیان تەوزیع کرد میژوتم کوڕم با بە هەردووکمان یەک قا پاقلاوە داگرین یا بە هەردووکمان ئاوێ داگرین دی باوکە زۆڵم لێ مەکە تۆ پاقلاو ئاو بۆ خۆت داگرۆ بەشی خۆشی من بۆ خۆم داگرین بۆ بە هەردووکمان قابێ پاقلاوە داگرین ئاوێ بخۆن منیش هاتووم لە مزگەوتدا دەشەوە لێرم بامیش بەشی خۆم داگرم بیخۆم وتم باشە فەرموو تۆش ئاو پاقلاو بۆ خۆت داگرۆ بیخۆ لە فەوشتیان تەوزیع کرد شتیان تەوزیع کرد لە مزگەوت ئێتر ئەوژەی کاگەمە من بەشی خۆم داگرم با بە هەردووکمان لە فێ دانەگرین باشە بەسەر یعنی ئەمەی زۆرتر بیری لەکەیتەوە ئەرە وەڵڵا ئەوەی کە زیاتر بیری لێکەمە و کە دڵم خۆشەکە پێکەنینەکانی ئەو کاتێتی دایمە لە مزگەوتیش لەگەڵ خۆ مابوو ئەو ساڵی دەشەی و ڕەمەزان لە پاڵما دانیشت و دەخسێ سەر شان و باوکە ئیشەڵا خوا ئەمەمان بۆ کا بە کەفارەتی کەم و کورتیەکانمان ئەگەر هەمان وێ بۆمانەکا بە زەخیرەی قیامەتمان ئەو ئەخیر ساڵی 2011 هەر دەشەوەگە ڕەمەزان لەگەڵ خۆمان تا بانی لە مزگەوت ماوە ئەمە دڵخۆشکەرە بۆ من ئەمە ئەم مناڵە ئەم مناڵێکی ئەهلی تەقوا بوو بۆ خوا سوڵحاو بوو ئەوەی بۆی بکرایە فەرزەکانی خاسەن ئیش کرا لەگەڵ فەرزەکانی لەگەڵمە بەجێ هێنا ئەگەر لە مەکتەبیش وایە تۆزێک کەم و کورتی تێکە بۆ هۆی دەوا مشتەکەیەوە ئەم مناڵە ئەهلی تەقوا بوون شانازی بەم دینەوە کەم کە ئەم مناڵی شەڵا خوای گەورەمانکە بە زەخیرەی قیامەت ڕەنگە مامەڵەکردنی باوک لەگەڵ کووردا زۆر جار تووڕەبوونیشی تێکەوێت کام لە تووڕەبوونەکانت لە ڕێژوان ئێستا زۆر پەشیمانی لێیت وەڵایی خانوو مەکرد سەفەرێکیان ئاوڕشێن مەکرد سوێندەکە بەربوو لە مزەخشتەکە چەند بانگ مەکرد ئیتر وەکو پێویست ناهاو بە دەنگمەوە منیش لە سەر دیوار و بەرزەمات مەخوار و سەفەرێکیان ئاوە تۆزێ عەزیەتم ماوە لە دڵم دەرناچی ئەوە مای خەفەتە بۆ من هەموو جارێ ئەڵێم شەڵڵا وام نەکردە عەزیەتم نەدایە قەدەری خوش حەزی بەچی بوو بە زۆری ڕێژوان باسی لەوە دەکرد کە لە داهاتوایەوە ببێتە چی بە زۆری لەم تەمەنا حەزی بە سواربوونی پاسکیل ئێستاش لە ماڵەوە تا ئەم دەقەی لە خزمەت جەنابتانم 2 پاسکیلی شازی لۆکی لەسەربان ماوە لە هەورەبانەکە بۆم دانەوتم بە هەر یادگاری بمێنێ هیوایەتی پاسکیلی هیوایەتی ئەوە بوو کە ئیشەڵا خوێندن تەواو بکە و خوای گەورە پلە و پایەک و پۆستێکی پێ بەخشێ حەزیشی ئالە و مەنسەبا کرد نەیدەوت ئەبمە چی مامۆستا بۆنە دکتۆر ئەندازیار باسی لەمانە نەکرد بەرە وەڵڵا هەوری ئەوەیە دا ئینشاءڵڵا بم بە کەسێکی ئەندازیار و کەسێکی شارەزا و خزمەتی وڵاتەکەم بکەم بەزی تر بەداخەوە تەمەن مەجالیەوەی نەدا بگاتە و کاتە و ئاواتەکەی نهاتێت ژێمەین دەمانەوێت بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین ئێمەین پیرە پیاوی پێش و ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش ئێمەین پیرە پیاوی پێش و ئێوەن گەنجی ئازای دوا ڕۆژ مافی خۆمانە دەکۆچین بکەین بۆ ژیانێکی خۆش بکەین بۆ ژیانێکی خۆش لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەک دەنهاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە لە مەیدانی کوردایەتی کە پایتەختی بیر و ڕایە هەموو یەک دەنهاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە. ئێستا ڕێژوان ینی لاپەڕەیەک لە مێژوەکانی خەباتی شەخامی کوردیە ناوی نووسراوەتەوە
تۆ تا چەنە شانازی بەم شێوازە شەیدکردنی ڕێژواندا شانازی پێوە دەکەی کە بۆ نمونە ئێستا ڕەنگە خەڵکێک نەک تەنها تۆ خۆت بە خاوەنی شەید ڕێژوان بزانی ڕەنگە خەڵکی سلێمانی خەڵکانێکی تریش خۆیان بە خاوەنی ئەم گوڵکوەم شەهیدە بزانن. من سوپاسی جەماوەری بە شەرەفی شاری سلێمانی و هەموو قەزا و ناحەکانی ئەەکەم بۆ هەش شوێنێک چووم لە فەزڵی خوا و شەید ڕێژوان و خەڵک ڕێز و حورمەتم لێ ئەگرێ ئەگەر بۆ هەش دایری و دەوارێک چووم بۆ هەز مەطعەمێک چووم بۆ شوێنێکەوە خەڵکەکە وتیانە بە باوکی شەید ڕێژوانە شەید ڕێژوان سەربەرزێکی بۆ من بەجێشت و حتا قیامە شانازی پێوە ئەچمە هەش شوێنێک لەم وڵاتە خەڵک مەرحەبامەکە بە ئافرەت بە پیا و ئەگەر ڕۆژێک بچمە بازار 20 کەس مەرحەبامکە هەشتی بە تەکید بن ئەو ناناسم ئەو منە ناسێڵێ باوکی شەید ڕێژوانە خوشک و برای بەڕێزی وایە لە دایرە و دەوایرەکان لە هەش شوێنێکا بچم ئەم کوڕە بۆ بە ڕەمزێک بۆ بە تاجێکی سەری من کە هەج کەسێک چای بە منەکە ئەڵێ ئەم پیاوەجێ ڕێز و تەقدیرە منی شانازی بە شەید ڕێژوان بڕاتوایە ڕێژوان خۆی کەیفی بەوە دێت کە ئێستا تۆ بوویتە شانازیەک بۆ ئەنی ئەو بووەتە شانازیەک بۆ تۆ حقیقەت چونکە شەید نامرێ شەید زیندووە ئاگای لە باوکو دایکیشێ من هەموو جارێکی خەوی پێوە بینم ڕەحەملا شوێنی باشە مەکانی باشە وەزعی باشە خەوەکانی چۆن ئەگەر بکرێ بۆم باس بکەیت یەکێک لە خەوەکانی شەی وای بینم لە ناو باخ و باخاتە بۆ خۆی دانیشتۆ پاریاوە تو ئاوێکی زۆر بەلای ڕوە شەی وای بینم لە جیادایە لە جیادایە و لە پێش هەر هەموو ئەو خەڵکەی لەگەڵیات لە پێشیان وەڕوە شەی وا هەیە سەفەرێکیان لە کەعبەی پیرۆزم پیاەکە بۆلام بەدوام من ئاگەڕا منی دۆزیە وتی ئەم شەو لە خەوما خەوتوم کوڕێکی گەنج بوو تی لە خەوما خەوتم قەڵەباڵغێکی زۆر هەبوو کە چوو خانوویەکی سەوز دروست کرابوو هەر هەمووی سەوز بوو تم ئەمە چیە وتیانەمەی باوکی شەید ڕێژوان و ڕێزوان ئیتر ئەو پیاوە تی شانازی بە کوڕەکەتەوە بکە سوپاس بەخوا شوێن و مەکانی باش ئەم قەسرە دروست کراوە لە باشتی شەید ڕێژوان و باوکێت ئەمە بەسە بۆ من شەید ڕێژوان بەڕاستی تاجی سەرمە شانازی من پێوە کردووە هەموو کاتێک هەر کەسێکی ڕێز لە من نەگرێ بۆی شەید ڕێژوان و خۆی بە ڕێزە بۆی ڕێز لە من نەگرێ تۆ کە لەگەڵ خۆتا ڕێژوانت دەبەردە ناو مزگەوتەوە تا چەندە دەقاینیەکان دەقەکانی قورئان بوونەتەوە کارێک بۆی کە سەبووری بە تۆ ببەخشن لە دوای ڕێژوان کە ئەم برد زۆر جار خۆی لەم مزگەوتانەی لای ماڵی خۆمان دام نابوو کە هاوینان دەورەی قورئانە کرایە ئەم نار بوو ئەوێ ئەموو چۆ لێ شتێ فێرەبی بۆ خۆی چوی خوێن دەرسێک خوێن فێری نوێژ و ڕکن و ئەرکانەکانی شەرع بوو لەگەڵ خۆشمان برد بۆ مزگەوت ئەم برد بۆ ڕۆژانی جومعانەها بۆ وتاری جۆگرتن شەوانی ڕەمەزان و شەوانی لەیلەتول قەدر کە هەموو کاتێک عەسران وتار هەبوو لەگەڵ خۆما دانیش بۆ خۆی هەتا وتارەکان تاو سوپاس بۆ خوا لە چاو تەمەنی خۆیان و کەمی خۆیان لە دینا کامڵ بوو شتێک لەم دینە تێگەیشتم تا چەنە دەقە قورئانیەکان سەبووری ئەدەنێتەوە لەوەی کە جگەر گۆشەیە کە خوای گەورە پێی دای وەرخوای گەورەش دەیباتەوە لای خۆت ئێمە ئەلحەمدوللا هەموو کاتێک ڕازی بووین بە قەدەری خوا و ئەو کاتەش کە شەی ڕێژوان وای بەسەر هات من هەر ڕازی بووم و سوودەی شکرم بۆ خوا بردووە و قەدەری خوا چۆن بوو هەر وەهایە شەید ڕێژوان کە من باسی سەیریم ئاەتان ناکەم و ئەمانە ئەخوێنمەوە تەفسیریەکەم بە کوردی قەدەری خواوا بوو ئێمە ڕازین بە قەدر خوای گەورە فەرمێ هەر کەسە ئینسانێکی بە ناحەق کوشت عقوبەکەی جەهەنەمە ئەفەرمێ بەر نەعلەتی خواکەوێ بەر قەهر و غەزەبی خواکەوێ چەنەها عەزابی سەختیشی بۆ ئامادەکراوە کە خوای گەورە ئینتیقام لەم تاوامارەوە لەم زاڵم و لەم نەفسەنگێ و کابراکی وەکو من مەزلوم پاداشم باتەوە بە بەهەشت و بە خوێنی شەید ڕێژوان وەڵڵاهی شانازی پێوەکەم شانازی بەم ئاەتانەوەکەم کە دڵخۆشکردن بۆ من شانازی بەم ئاەتانەوە کە زاڵمان و زۆرداران و بێعاران مەسیریان جەهەنەمە خوا بە ئینتیقامیان لێ بسێنێ خوا ئینتیقامیشان لێسەن ئینشەڵڵا ئەم ئینتیقامە بڕات وایە هیچ یەکەوێتە ناو دنیای ڕۆشنەوە لە دنیای ڕۆشنیشا بڵێ ئەبێ ئینشاءڵڵا بە چای خۆمانە بین و دیشمانە هەنێک لەمان تەقەکەرەکان تیاچوون کوژراون فەوتاون تووشی نەخۆشی سەرەتان خوای گەورە لۆ خراپیان کردەوە بۆ باسپی بەبێ ناوهێنا ئەوانی کە ینی دەستیان هەبووە لە شەیدکردنی کوڕەکەت تووشی سەرەتان بوون قوربان بڵێ تووشی نەخۆشی ژێرپەنجە بوون
زۆریان کوژراون زۆریان تیاچوون زۆریان وەکو چۆن ئەرەی ڕێز و حرمەت و ڕێزیان نەماوە ناو خەڵکە ماڵم ناڵیان تووشی کێشە و ئاژاوە بووە کوڕیان کوژراوەتەوە خۆیان تیاچوونەتەوە ئەمە هەر لە دنیا موردە عقوبا نابینی ئینشەڵا بەس ئێمە پشتیوانی خوا بە پشتیوانی خوان لە قیامەت تاقی خۆمان وەرئەگرین و پاداشی شەی ڕێژوانیش هەر بەهشتەوە ئینشەڵا ئەوەی لە دنیاە هەبوو بڕوات وایە با بڵێن جەزایەکە لە دنیاە لەسەر شەیدکردنی ڕێژوان وەریدەگرنەوە ئەوان بە تەئکید چونکە خوای گەورە قەت لەگەڵ زاڵمان نییە قەت لەگەڵ زۆرداران نییە خوای گەوری دادی قەومی زاڵم و فاسق نادا چونکە ئەمانە زاڵمن زوڵمن لە خەڵکەکەن لە دنیا خوا انتقامیان لێ سەنگێت تڕۆیان نەکوان جا لە قیامەتی جەهەنەمیان پێداخە ئینشاءڵڵا جەهەنەم بەم زاڵمانە داخە ئینشاءڵڵا. کاک حاجی من پرسیاری کەوتۆم نەماوە گەر جەنابەت پەیامێکت هەبێ نەسیحەتێکت هەبێ بۆ دەسەڵاتداران بۆ خەڵک. وەڵاهی من یەکەم ئەڵێم سوپاس بۆ خوا پیشانازی بە شەید ڕێژوانەوە کەم ئەم پیاوەت وەکو ڕووناکایی یەک وەک تاجی سەری من وایە لە ناو کۆڕ و کۆمەڵ و مجتەمەعا زۆر سوپاسی ئەو خەڵکانە دەکەم کە خۆیان بەڕێز و ڕێز لە ئێمە ژەگرین. داواکاریشم لە بەرپرسانی حکومی و حیزبیەکان مەسیتان هەر ئەم ژێرخاکەیە جاوا چاکە بە خۆتان ناپشنەوە وا چاکە زوڵم و تەعدا لە خەڵک نەگەن ماڵی خەڵک نەخۆن ئەم میلەتە بەم شێوە بەم هەدەرە نەبن ئەم میلەتە بەڕاستی مەزڵومە ئێوە زاڵم و زۆردار و بیعارن هیچتان پێ عیب نییە ئێوە کۆمەڵێ سەرخۆش و بێهۆش و کەم هۆشن ئێوە کۆمەڵێ دز و جەردە و چەتەن تاڵان چین ئەنفال چین قمار چین ساختە چین هەموو سفەتێکی ناشینتان تیا مەوجودە ئینشاءڵڵا خوا لە دنیا ئەگەر بە خۆتان ناچنەوە خوای گەوری هیدایەتان بە خۆشتان ناچنەوە ئینشاءڵڵا شوێنتان هەر تۆب عەدلەکەی خوا ڕوانێوێتان کا و مەسیحتان ژێر خاکە لە دنیا ڕسوا ئەبن لە قیامەتیشە خوای گەورە ئینتیقامتان لێسەنێ و بە ئاگری جەهەنەم پڕۆتانەکە و ڕسواتانەکە. زۆر سپاس کاک حاجیگان دایکیان ببورن کە جارێکی تر برینەکانی ئێوەم کولاندەوە ئێمە لە خزمەت جەنابتانی حەج کەس بە ئێمە ڕازی بێ بچووکێک. سپاس دەکەین کاک حاجیگان. بینەرانی عزیز ئەمە شوێن پێکانی ڕێژوان بوو کە یەکەم شەهیدی خۆپشاندانەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 بوو لە شاری سلێمانی. خۆتان دەتوانن بەرداشت لەم بەرنامەیە و لە وتەکانیان خێزانە وەربگرن. بەڵام منەمەوێ بە فاتحەیەک و دوعایەکی خێری ئێمە و ئێوە کۆتایی بەم بەرنامەیە بێنن. خی گەورە لێ خۆش بێ ئینشاءڵڵا.